ئێمە وەک زانکۆی هەڵەبجە بۆ یەکەم جارە لەم سێ بەشە ماستەرەکەینەوە کە بەشەکانی کوردی مێژوو ئاینن. پرۆسەکەمان پرۆسەیەکە لە ناو وەزارەت تا ئەتوان بڵێم ئێمە لە 100% کورسیەکانمان پڕ کراوەتەوە کە جیاواز لە زانکۆکانی تر کە ئەمەش جێی دەستخۆشیە. واتە ئەتوانین بڵین زانکۆی هەڵەبجە بە جۆرێک لە جۆرەکان توانیوێتی لە پرۆسەکەدا مامەڵەیەکی زانستیانە و ئەکادیمیانە و واقعیانە لەگەڵ پرۆسەکەدا بکە. هیوادارین بۆ داهاتوو لە خولەکانی داهاتوودا یاخود لە کاتەکانی داهاتوودا بتوانین دکتۆراش بکەینەوە بۆ ئەوەی کە ئەو بەشدارانەی کە لە توانستی ئەکادیمیا لە ئاستی سەرەوەدان بتوانن زیاتر خزمەت بە زانکۆی هەڵەبجە بکەن. ئێمە لێرەوە پێمان خۆشە زۆر سپاسی ئەو زانکۆیانە بکەین کە کورسیان بۆ زانکۆی هەڵەبجە دابین کردووە، چونکە زانکۆی هەڵەبجە ڕاستە ئێمە تواناکانمان سنووردارە، بەڵام زانکۆکانی تریش دەستکراوە بوون لەگەڵمانە کە توانیان چەند کورسیەک بۆ ئێمە دابین بکەن. ئەوانیش زانکۆی سلێمانی، زانکۆی سەلاحەدین لەگەڵ زانکۆی سۆران دڵنیاین زانکۆکانی تریش ئەگەر داوامان لێ بکردنایە کورسیان بۆ تەرخانە کردین.